بەڵێ بەڕێزان وەکەم ویلایەتان ئاگادارن لە ماوەی یەک مانگدا 2 موچە دابەش کرا ئەمە جگە لەوەی کە خەڵکی دڵخۆش کردو موچە خۆران خانە نشینان بێجگە لەوەی جوڵەشی خستۆتە ناو بازاڕە و متمانەشی دروست کردو. ئێمە لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکەمان میوانێکمان هەیە قسەی زیاتر و پرسی زیاتر دەکەین کە داخۆ 2 موچە بەیەکەوە لە مانگێکدا چی دروست کردووە. میوانەکەمان زۆر بەڕێ حسێن ئەحمەد مستەفا شرۆڤەکاری ئابووری کە ڕاستەوخۆ لا ستۆدیۆ ژووری هەواڵ لە لامان میوانەکە حسێن زۆر بەخێر بێن گەلێک سوپاس کە جارێک کەش لەگەڵمان بەشدارن لە ژووری هەواڵی کوردستان 24 من پێشەوەی بێمە سەر پرسیارەکانی ترم من دەمەوێت بەڕاستی لەو پرسیارەوە دروست بکەم ینی ئێستا 2 موچە دابەش کراوە ئەمە چۆن متمانەی دروست کردوتەوە لە ناو بازاردا هەم لە بینی فرۆشیار هەم کڕیار ئەمە لەلایەک هەروەها چۆن متمانەی لە نێوان خەڵق لەگەڵ حکوومەت دروست کردووە. بەڵێ سەرەتا بەشی یەکەمی پرسیارەکەت وەڵام دەدەینەوە بۆ ئەوەی بازار دروست ببێ تەبەن هەوڵ دەدەم نەک بە زمانی ئابووری کە خەڵکێنەکە بە زمان ئابووری زمانی خەڵکی گشتی باشە بۆی ئابووری دروست ببێ بازار دروست ببێت چالاکی ئابوووریەکان ئیشی خۆیان بکەن پێویستە 2 مەرجی سەرەکی هەبێ یەکەم توانە هەبێ واتە دراو یەکەیەکی نەختینەی لەگی فانی بەکاربەردابێ دوم ئیرادەی سەرفکردنی هەبێ بەداخەوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بە درێژایی 10 ساڵ بەرلەوام قەیران بۆ هەرێمی کوردستان دروست کراوە گرفت دروست بووە کە ئەم 2 مەرجە کێشەی بۆ دروست بووە بۆیە بازار سستیەکی بەخۆ دروست بووە ئێستا کە لە یەک مانگدا 2 موچە دەدرێن و هاوکات دوای جەژن ئامادەکاری بۆ لیستی موچەی ئەوە مانگە دەکرێتەوە متمانە بۆ بەکاربەر دەجێڕێتەوە بۆی هەم توانای کڕینی بۆ دروست دەمێ هەم ئیرادەی سەرفکردنیشی هەیە ئەوە چ دەکات ئەوە وا دەکات وەکو چۆن سوتەمەنیت بۆ پێویستی کارگەیەک مەشینەیەکی گەورە پێویستە بۆ یشکە دراویش ئەو خەسڵەتەی هەیە بۆ ئەوی بازار بجوڵێ چونکە هیچ کەسێک کاسبکاران یەکە ئابوووریەکان چالاکی ئابوووریەکان نەیانگوتووە ئێمە کۆمەڵی خێرخوازین و وەرن بە بەلاش کاڵاکان لە بەرامبەردا لە بەرامبەر ئەو کاڵا و کۆششەی هەیەە یەکەیەکی نەختینەیەیان دەوێت کە دراوە کاتێککە ئەو دراوە لە دەست بەکاربەردایە و متمانەی هەیە مەرزەکان هەن بە دڵنیایەوە هەموو کەرتە ئابوووریەکان جوڵەیەکی باش بەخۆوە دەبینن لەبەر چێ تۆ تەماشای کە ئەگەر بەکاربەرانی ئێمە موچە خۆران ئەوەی کە موچە خۆر و لە هەمان کاتدا بەکاربەرە و پێویستی هەیە لە 140 موشتەکەیان پاشەکەوتکەن یا لە 130 پاشەکەوتکەن 6 بە 7 دەبەنە بازار بۆ پێداویستە جۆرە جۆرەکان ینی لەو هاوکێشەوە لە هەرێمی کوردستان بە نزیکەی سەروی 6 ملیار دینار دەچێتە بازارەوە ئەگەر دابەشی 4 هەفتەی بکەین بە معدلی نزیکەی 300 ملیار لە بازاردا هەڵوگۆڕی پێدەگرێت لە کاتێکدا لە پێشتردا لە نزیکەی 40 لەوانەیە بۆ 50 بوو بێ ئێستا لە 400 بۆ 500 توانای کڕین زیاتر دەکات ئەو مەرجۆڵێکی بازاری گەورە دروست دەکات بەشی دووەمی پرسیارەکە ینی هەوڵیانەدا خەڵق متمانەی نەبێ بە حکوومەتەکەی خۆ بەڵام پێداگری مەسرور بارزانی بۆ چارەسەری پرسی موچە لەگەڵ بەغدا ئەمە جارێکی کە متمانەی دروست نەکردوەوە لە لای خەڵک وەڵامێکت دەدەمەوە حەزت لە وەڵامەکە دەبێت چونکە زیاتر باگراوەندی سیاسەکەشت ماشەڵڵا پرسیاری سیاسی زۆر دائیمەن ئەگە قەیران دروست دەبێ ئۆپۆزیسیۆنێکی منتەقی نیە لۆژیکی نییە زیاتر بەلای گوتارێکی پۆپۆلیستی وروژێنەردا دەڕوە ئەم زۆرە لە ئۆپۆزیسیۆن زیان لە گەشەی سیاسی لە متمانەی خەڵک و لە هۆشیاری گشتی دەدا بەداخەوە لە ماوەی ئەم قەیرانانەی کە هەبوون بەردەوام بۆ هەرێمی کوردستان دروستکراون پۆپۆلیزمی سیاسی زۆر بە شێوازێکی پاشکەوتوی گوتاری ئاڕاستە کردووە بەردەوام بێمتمانەیی دروست کردووە بە بەردەوام ئیشی لەسەر چ کردووە بۆشایی نێوان بە سروشتی خۆی دەسەڵات و کۆمەڵگا تاکەکانی ناو کۆمەلگا بۆشاییەک هەیە لەبەر چ ئەو بۆشایە هەیە لەبەرەوەی هەموو بە سروشتی خۆی هەموو هاوڵاتیانی کۆمەلگا ناتوانن ببوونە مۆزەف و موچەخۆری حکوومەت بەرژەوەندیەکی بەتین گریان نابە لەبری ئەوە کۆمەڵی ڕێکخرا و کۆمەڵی مەدەنی ئەم بۆشایە پڕدەکەنەوە بەردەوام ئەم گوتارە هەبوو ئەم بۆشایە گەورە بکرێ بێمەتمانەی دروست بکرێ وا بکرێ کە حکوومەت لەبری ئەوەی وەکو دەستکەوتێک سەروەریەکی خۆیان تەماشاکەن
وەکو هێزێکی سەرکوتکەر کە بە خەمی میلەتەکەیونی ئاوا وێ ناکراوە ئەمە زۆر خەتەرناکە ینی زیان لە گەشەی سیاسی ژیان لە هۆشیاری بەڵام خۆشببختانە گەلیم ئێمە هۆشیارە تێدەگات لە هەر شوێنێ کاتێک کە بابەتەکە پەیوەندی بە چارەنووسی میلەتەوە یەک جیهەتی فەرمی هەیە کە حکوومەتی هەڵبژێراوە مامەڵە دەکا ڕێکەوتنی سیاسی دەکات دانووسان دەکات ئەمەی ئەمڕۆ هاتووە سەروەریەکەی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەو شاندانەی کە پێک هاتوون کە بە فەرمی گفتوگویان کردووە دەگەڕێت زۆریشی لاک بوون زۆر باشە کاک حسێن من هەر ئەمە ڕامەکێشێ بۆ پرسیارێکی تر ئەگەر سەرنج بدەیت لە قسەکانی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت یەک ڕستەی زۆر گرنگی بەکارهێناوە دەڵێ ئەگەر ئێمە پشتیوانمان خوا و خەڵکی خۆڕاگری خۆمان بێ بەسەر هەموو شتێکدا سەر دەکەوین و هیچ منەتی هیچ کەسێکیش نازانین ئەمە چ واتایەکی هەیە واتای ئەوەیە باوەڕبوونە بە دۆزێکی ڕەوا پشت ئەستوری بەگەلەکەی خۆت بۆ بە ئەوەی کە خاوەن قەزەیەکی زیندوی یعنی ئەم لێکدانەوانەی بۆ دەکرێت و بەڕاستی لەوە زیاتر هەڵناگرێ لەبەر چێ لەبەر حکوومەت کاتی ئیش دەکا حکوومەت لەسەر عاتیفە ئیش ناکە لەگەڵ واقع ئیش دەکات لەگەڵ ئەو توانایی بەردەستی مامەڵە دەکات خۆی خاوەن خیتابێکی عەقلانی سیاسیە کە لەگەڵ شتی فەرمی مامەڵە دەکات نەک لەگەڵ وروژاندنی شەقام و ئەوانە بەدڵنیاییەوە زۆر بە خێرایی دەستکەوتی کە دەبینین کە گەلی خۆمان زیاتر متمانەی بۆ دروست دەبێ خۆشببختانە لە عێراق ئێستا دوو ئاڕاستەی زەقەن ئاراستەیەک هەیە خەریکە لەوە تێدەگا نەفەسی درێژە پێدانی قەیران دوای قەیران لەگەڵ هەرێم بۆ ئیش ناکە بەس زیان لە عێراق دەدا ئەمە خەریکە وردە زاڵ دەبێت نەفەسێکی کە هەیە دەڵێ نەخەیر تەوجیه دەکرێت لە دەرەوەیە با قەیران هەبێ ئێمە پێگەمان ئەوە دەبێت و بەرژەوەندیەکانەوە دوێ و بەداخەوە لە هەرێمیش لەگەڵ ئەو نەفەسە تەواوکەر هەیە بەردەوام قەیران هەبێ جێگیری نەبێ خەڵک متمانەی نەبێ بەڵام باوەڕتان بێ زۆر بە خێرایی دەبینن هەڵبژاردن یا لە کوردستان ناکرێ بەو مەرجانە دەکرێت کە پارتی دەستنیشانی کردوون لەبەرەوەی هەموو لایەک باوەڕی پێن و نەوتیش دەڕوا دەفرۆشەرێتەوە پێگەی ئابووری هەرێمی کوردستان بەهێزیش دەبێتەوە ئەو قسەی من تۆمار بکەن نوێنەری هەرێمی کوردستان لە وەزارەتی نەوتی عێراقی لە سۆمۆ جێگیر دەبێ هەرێمی کوردستان قسەی لەسەر نەوتی عێراقیش دەبێ و ئەم شتانە هەموو دەستکەوتانە دەبین تەواوی قەیرانەکان هەنگاو بە هەنگاو دوای چارەسەرکردنی مەسەلەی موچە هەنگاو بە هەنگاو قەیرانەکان تێدەپەڕێ من دەمەوێت کاک حاکم بۆ ئەوە دێ دوو مانگ لێرە پێش لەگەڵ جەنابەت باسم کرد لە بۆنەیەک باسی ئەومان کرد عێراق ناتوانێت بەو نەفەسە درێژە پێ بدا چونکە سەروەریەکەی دەکەوێتە ژێر پرسیارەوە عێراق شکست دێنێ لە بەرامبەر ئەو مافانەیە کە لەسەرنی لە بەرامبەر هاوڵاتیەکانی خۆی بەبێ جیاوازی مادام ئێمە لە چوارچێوەی عێراقین و سەروەری عێراقی لەسەر ئێمە حاکمە ئێمە دەوڵەتێکی سربەخۆنین بۆیە دەبێت پابندە بە شایستەی دارایی پەرەپێدانی ئابووری ئەزانی زۆر دژی ئەو پەیمان نامانەیە کە عێراق لە نەتوێگرتوەکان واژوی کردو و پێی بۆتە دەوڵەت ینی پەرەپێدانی ئابووری سیاسی گەشە شایستەی دارایی سیاسەتی پەرەپێدانی ئابووری هاوسەنگ لە من دەوڵەتی مرکزین کاتی حکوومەت بۆ ساڵێک دوان سیان شکست دێنێ لەوانە ڕەواتی لە دەست دەدا و لە کۆمەڵگەی نێو دەوڵەتیەوە فشاری دەکەوێتە سەر زۆر باشە دەست خۆش کاک حسێن سوپاس بۆ ڕوونکردنەوەکانە زۆر بەڕێز حسێن ئەحمەد مستەفا شۆڕۆڤەکاری ئابووری گەلێک سوپاس هیوادارم لە ئایندەیەکی نزیکدا موناقەشەی دەستکەوتی گەورەتر بکەین بەڕێوە حتمما زۆر سپاس بۆ تۆ شەو باش